خۆشحاڵین ئەمەوە ڕایەگەینین کە زانکۆی سلێمانی جارێکی تر سەرکەوتنێکی مێژووی و گرنگ لە سەر ئاستی زانستی تۆمارەکات بەوەش کە لە ڕیزبەندی شانگهای کە ڕیزبەندێکی جیهانی زۆر گرنگە ڕیزبەندی کراوە وەک تەنها زانکۆ لە عێراقا یەکەم زانکۆ و تەنها زانکۆ لە عێراقا لە بواری دوو پرۆگرامی زۆر گرنگە کە پرۆگرامی ئەندازیاری شارستانی هەروەها بواری ماتماتیک بەڕاستیمە دەستکەوتێکی گرنگی زانستیە بۆ زانکۆی سلێمانی بۆ شاری سلێمانی بۆ هەرێمی کوردستان و بۆ عێراقیش بۆ گوتم یەکەم زانکۆ و تەنها زانکۆین کە بەپێی ئەو پێوەرە سەختانەی شانگهای توانیمانە جێگەی خۆمان بکەینەوە لە ئەو ڕیزبەندیە نەک تەنها ڕیزبەندی بکرێن بەڵکو ئاستێکی زۆر بەرز تۆمار بکەین بەوەی کە پرۆگرامی ئەندازیاری شارستانی 301 بۆ 400 هەمی جیهان کە کێبڕکەی زانکۆ بەناوبانگەکانی جیهانەکە هەروەها لە بواری ماتماتیکا 401 بۆ 500 جیهان کە ئەمەش دیسانەوە کێبڕکێکردنە لەگەڵ زانکۆ بەناوبانگەکانی جیهانە گرنگی ئەم ڕیزبەندیە دوو خاڵی زۆر جەوهەریە کە حەزەکەم ڕوونی بکەمەوە یەکەم نیشانی ئەدا کە زانکۆی سلێمانی لەسەر ڕاڕەوێکی ڕاستە لە بواری زانستیە ڕۆژانە هەنگاوی گەورانێ لەسەر ئاستی جیهانی ئاعتراف بە پێشکەوتنەکانی دەکرێت و خاڵی دووەمژەوەیە کە ئێمە سەر ڕای هەموو کێشە و ئاڵنگارەکانی کە هەمانە بەردەوامین لەسەر ئاستی نێودەوڵەتی کێبڕکێیەکەین وەک تەنها زانکۆی عێراق توانیمانە لە ڕیزبەندیا جێگەی خۆمان بکەینەوە کە ئەمە خۆی بۆ خۆی شایەتیدانێکی گرنگە لەسەر ئاستی مامۆستایان توێژەران فەرمانبەران خوێندکارانی ئێمە کە توانیمانە دەستکەوتێکی گرنگ تۆمارکەین لەم بۆنێشە پیرۆزبایی لە سەرجەم مامۆستایان فەرمانبەران خوێندکارانی زانکۆ و کارگەڕەکانی زانکۆکەین کەمە دەستکەوتێکی گەورەیە و بۆ وردەکاری زیاتر لەسەر ڕیزبەندی پێم خۆش بوو دکتۆر ئەرستۆ بەڕێوەبەری ڕانکینی زانکۆ زیاتر وردەکاری با زۆر سپاس. هەڵبەتە ڕانکینی شانگهای یەکێکە لە ڕانکینە زۆر ناودار و بەناوبانگەکان لەسەر ئاستی جیهان. ئێمە سێ دامەزراوەمان هەیە بە ناوی تایمز هایر ئێدوکیشن QS و شانگهای. خۆشبەختانە لە ساڵانی ڕابردووە لە 2 ساڵی ڕابردووە پلەی یەکەممان لەسەر ئاستی عێراق لە تایمز هایر ئێدوکیشن وەکو زانکۆ هێنا و زۆر مای خۆشحاڵی و شانازیە کە ئیمڕۆ ڕایەگەێنین دوو پرۆگرامی ئەکادمی دوو بواری خوێندنی ئەکادمی لە زانکۆی سلێمانی توانی بچێتە ناو ڕیزبەندی شانگهایەوە کە ڕیزبەندیەکی چینیە لە ساڵی 2023 دامەزراوە تەنها ئەو زانکۆیانە هەڵەبژێرێت کە ئاستی مامۆستا و توێژینەوەکانی لە ئاستێکی زۆر باڵایە. زۆر سپاسی سەرجەم توێژەران و مامۆستایان و خوێندکاران و بەڕێوەبەرانی ئەو دوو کۆلێجاکەین کۆلێجەکانی وەکو پەروەردەی بنەڕەت کە بەشی ماتماتیکیان هەیە پەروەردە و هەروەها زانست لەگەڵ کۆلێجی ئەندازیاری. بەڕێزان ئەوەی کە ماڵین کۆلێجی ئەندازیاری لەی 300 بۆ 400 بەدەستێناوە واتە لە کۆی 2000 زانکۆ لە سەرتاسەری جیهانە ئەو پلەی بەدەستێناوە ئەکرێت 300 هەمین بین یان 400 هەمین بین و ئەم پلەیە هیچ کام لە زانکۆکانی عێراق ناتوانیەوە بەدەستی بێن واتە زانکۆی سلێمانی تەنها زانکۆیە و پلەی یەکەمی بەدەستێناوە. پێوەرەکان چین؟ لە سەرتاسەری جیهانە شانگهای ڕانکین یاخود ڕیزبەندی ڕانکین تەقدیرێک و ڕێزێکی تایبەتی لێژیرێت لەبەرەوەی پێوەرەکانی زۆر بابەتیانن بە هیچ جۆرێ پشت بە پێوەری زەعیف نابەستێ بەڵکو پێوەرەکانی تەواو پێوانەکراون. پێوەرەکانیش بریتین لە ئازبەرزی مامۆستا ئازبەرزی توێژینەوەکان و هەماهەنگی نێودەوڵەتی چۆنێتی توێژینەوە کوالەتی توێژینەوە و هەروەها کاریگەری توێژینەوە. ئەگەر ورتری بکەینەوە ئەتوانین بڵین ئەم پێنج پێوەرە سەرەکی دابەشە بێ بۆ 9 پێوەری ورد کە ئاماژە بە هەنێکیان هەیە. ئێمە خۆشبەختانە لە زانکۆی سلێمانی لەو دوو بەشە ئاماژە بۆ کراوەیە مامۆستامان هەیە کە سەرنووسەری گۆڤارە نێودەوڵەتیەکان کە ئەمە دەستکەوتێکی زۆر گەورەیە. بەدەر لەمە کە ئەندامی ڕێکخراوە ئەکادیمیە نێودەوڵەتیەکانن کە توێژینەوەکانیان لە ئیمپاکت فاکتەری وێب ئۆف ساینس لە جۆری کوارتایلی وەنە. ئەمانە هەمووی دەستکەوتی گەورن نیشانەی ئەوەیە کە مامۆستاکانی ئێمە لە ئاستێکی نێودەوڵەتیان بە ئینگلیزی پێڵن وێڵد کلاس فاکەڵتی. وێڵد کلاس واتە لەسەر ئاستێکی جیهانی ئەم مامۆستایانە ئێعتیباریان بۆ کرێ و ڕێزیان لێژیرێ. لەبەرەوە دووبارە وەکو بەڕێوەبەرایەتی ڕانکین ئێمە تیمێکین کە بەردەوام شانازیەکانی زانکۆی سلێمانی بە ڕاگەیاندارەکان ڕاگەێنین و ئەمە زۆر مای خۆشحاڵیە بۆ خۆم و هەروەها ئەو تیمە ماندووناسی کە لەگەڵ ماکارەکەن و هەروەها شانازیەکە بۆ یەک بەیشی مامۆستا و فەرمانبەر و خوێندکاری سەرجەم زانکۆی سلێمانی و هیوادارم لەم سەرکەوتنانە بەردەوام بین و بەردەوامیش بین لەبەرەوەی بە شێوازێکی پلان بۆ داڕێژرا و ڕێکخراو کارەکەین. پلانی استراتیژیمان هەیە کە کار لەسەر
بابەتی توێژینەوەی نێوان بوارە جیاوازەکانی خوێندنەکەین و چەندەها دامەزراوە و لاب و شتمان هەیە کە بەردەوامیش لە بەرەو پێشچوون و پەرەپێدانیانەیە. من سەردەش عوسمان